لە بینی کرێسە و بۆ گدین ئێرە زێیە ئەو زەیە بە فیڕۆ دەڕوا ئەو زەیە هیچ ئیسفادەی لێ ناکات دەستی کۆیە نە بۆ کشت و کار نە بۆ زراعات بۆ شتێکی ئەم پرۆژەش ڕاوەستا 2014 ڕاوەستاوە ئەلێرەوە ئەو پرۆژە لە بەرنامەدا بوو بستە کۆیە لەگە کۆی لێشی داتەوە لەگە شارەوانی کۆی لێشی داتەوە دەستی کۆیە بەڕاستیت پێ برێم بەهۆی وشکە ساڵی چەند ساڵە شەر ئاو نەبووە مەڕ و گاڕان دەغڵەکان مڕەشعیان بۆ دادەنا دەستی کۆیە ئاوی نەماوە ئاوی ژێرزەویش نەماوە هەمووی تەمەشاکەی تەنکەرەکەت ئاو دەست ناکەوێت لەو گۆمانە لەو ڕووبارانە دەستی کۆیە کەند و ڕووبارەکان هەموو ئیشکن بیرەکان هەموو ئیشکن ئەو هادەبێ ئەو زەیە بشبێرین شەپۆل بە شەپۆل ئەو زەیە دەڕوا بە بەلاش داوا لە حکوومەتی هەرێم دەکەین داوا لە کوڕانی کاک مەسعود و مام جەلال دەکەین بەڕێزیان ئەو ئاوە بۆ دەستی کۆیە بەرن ئەو ئاوە بەرن پرۆژێکی گرینگە کشت و کاڵ نوێ دەبێتەوە داوا دەکەین چیتر ئەو ئاوە بە فیڕۆ نەڕوە ئەو ئاوەمان بۆ بڕێ گۆری میزانی شەف گوندە خۆ دەگرێت لا دەستی کۆیە بۆ خۆتان دەزانن ئەو پرۆژەمە داواکاری پرۆژەی ئاودێری کلێسا کە یەکێکە لە پرۆژە استراتیجیە گەورەکان لە کوردستان کەوت بێتە بواری جێبەجێکردن. ئەم پرۆژێ لە ساڵی 2014 دەست بەکار بوو کۆمپانیای داغیاپی تورکی. دواتر بەهۆی قەیرانی دارایی 2015 کارەکانی ڕاوەستا. لە ساڵی 2019 دەست بەکار بووە بۆ جاری دووەم لە 2020 کارەکانی ڕاوەستا. بە پێی ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکە کە لە ستا 4.8 وا پێدەچێت کەم کۆمپانیا لەتوانێت دانێبێت ئەم پرۆژەیە جێبەجێ بکات. بۆیە داواکارین لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە چاو بە گرێبەستی ئەم کۆمپانیایە دابخشێنرێتەوە و میکانیزمێکی تر بدۆزرێتەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە چ بە سیستەمی PPP یا هەر میکانیزمێکی تر. هیوادارین کەم پرۆژەیە استراتیجیە گەورەیە کە زیاتر لە 1500 جوتیار و زۆربەی گوندەکانی دەشتی کوێ سوودمەندە لەو پرۆژەیە و 28,000 دۆنە بەراو دەکات کە دەبێتە سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ کوردستان جێبەجێ بکرێت وەک پرۆژە استراتیجیەکانی تری ناوچەکانی کوردستان